and how many of them should be produced چشمەکێک and how many of them should be produced چشمەکێک و چەندێک لەو شمەکە پێویستە بەرهەم بهێنرێت باز لەواکەین ئایا چشمەکێک پێویستە و چەندێک لەو شمەکە پێویستە بەرهەم بهێنرێت بۆی لە هەرێمی کوردستانیشە ئێمە بتوانین ببین بە خاوەن ئابووری خۆمان ببین بە خاوەن لە ڕاستیە ئابووریکی سەر بەخۆی خۆمان بەرەزان خەڵێک ترێ زۆر گرنگە طبعا لە ماوەی ڕابردوو تا بەتایبەتی لە سەردەمی ڕەفراندۆمە زۆرترین قسە و باز دەربارەی ئابووری سەربەخۆوە کرا یعنی بە جۆرێک لە جۆرەکان دەمی هەر کەسێکە بکردایەتەوە ئەیوت ئابووری هەرێمی کوردستان سەربەخۆیە طبعا ئەمە پشتیان بە چییە بەست پشتیان بەو نەوتا بەست کە ئەیفرۆشن پیان وابوو ئەگەر بێت و نەوتەکە لە دەستی عێراق خەنەوە بیکەنە دەستی تورکیاوە ئابووریەکە سەربەخۆ بێ بەڕاستیە بەڕێزان ئەمە بۆچوونێکی هەڵەیە لە زانستی ئابووریە ئابووری سەربەخۆ بریتیە لە چی ئابووری سەربەخۆ بریتیە لە بنیادنانی بازاڕێکی سەربەخۆ بازارێکی سەربەخۆ بریتیە لە چی بریتیە لە بنیادنانی دەوڵەتێکی سەربەخۆ لە ڕاستیە تۆ تەماشا بکە بەڕێزان ئابووری گرنگە و لە دوای ئەوە بازار گرنگە اینجا ئەچێتەوە بۆ دەوڵەت یعنی تۆ تەماشای ئەم معادلەیە بکە ئابووری سەربەخۆ کاتێک بەدیدێت تۆ بتوانی هەموو بەرهەم و کەلوپەل و پێداویستەکانی خەڵکی لە ناوخۆی وڵاتەکەی خۆتا خۆت ئینتاجی بکەین کەواتە نابێ بۆ شەکر نابێ بۆ شیر نابێ بۆ شیری مناڵ نابێ بۆ دایبی مناڵ نابێ بۆ برنج نابێ بۆ خواردنەوە گازیەکان نابێ بۆ پێداویستەکانی ئۆتۆمبیل نابێ بۆ ئەسڵەن سەلاجە و موبەریدە و چوزانم هەرچیەک تۆ بە خەیاڵتایەت نابێ بچی بۆ دەرەوە بیهێنی لە ڕاستیە ئەبێ لە ناوخۆی وڵاتەکەی خۆتا ئینتاجی بکەی ئەمە پێوتری ئابووری سەربەخۆ ئەمە بنەمای بازاری سەربەخۆیە و کە لە ڕێگەیە و ئەتوانی دەوڵەتی سەربەخۆ ڕابگەێنی لە ڕاستیە ئەگەر تۆ توانیتت بازارەکانی خۆت پڕبکەی لە بەروبووم و بەرهەمی خۆماڵی ئەوە بە دڵنیاییەوە بووی بە خاوەن ئابووریەکی سەربەخۆی خۆت باشە یەک پرسیارێ ئەگەر بەهاتایە و هەرێمی کوردستان لە کاتی ڕێفراندۆمە ئێران و تورکیا سنووریشیان بەسەرا داخستە بەڵام لە کاتێکە هەرێمی کوردستان خاوەنی بەرهەمی خۆی بووە یعنی لە بەنزین لە خواردەمەنی لە جلوبەرێک تەنانە جلوبەرگەکانی بەرمان هەمووی تورکی و ئێرانیە ئەگەر دەواازەکانیان بەسەرا داخست بینایە کێخ زەرەرێ کرد ئەو وەختە بە دڵنیایی و ئێران و تورکیا خۆیان زەرەریانە کرد بۆ لە بەرەوەی ئێمە بەرهەمەکانی ئەوان ناکڕین بۆ لە بەرەوەی ئێمە پەنا نابین بۆ بەکارهێنانی بەرهەمەکانی ئەوان ئەسڵان لە زانستی ئابووریە بە گەرنتیەوە $1 یەکسانە بە $1.5 لە بازرگانی نێودەوڵەتیە چی کاتێک تۆ بازرگانیەکەی ئەو کاتە بازرگانیەکەی کە تۆ پێویستت بە بەرهەمێکە لە وڵاتێکی ترەوە دەستەکەی مەجبوریت پارەی زیاتر بی بوو بەرهەمێکە لە دەروی وڵاتێکی خۆتەوە هێنی چی کاتێک تۆ بازرگانەکەی ئەو کاتی کە تۆ بەرهەمێک هەیە لە ناوخۆی وڵاتێکی خۆتا ئەینێریتە دەروی وڵاتێکی خۆت وڵاتێکی تر لەبەرەوەی ئەو بەرهەمەی نییە ناچارە ئەو بەرهەمە لە تۆ بکڕێت یاخود وڵاتێکی تر ئەو بەرهەمەی کواڵێتەکەی هەمان کواڵەتی ئەو بەرهەمەی خۆی نییە ناچارە ئەو بەرهەمە لە تۆ بکڕێت وڵاتێکی تر لەبەر ئەوەی نرخی ئەو بەرهەمەی خۆی بەرزە ناچارە ئەو بەرهەمە لە تۆ بکڕێت لەبەرەوە بەڕێزان ئەو کاتێکی ئێمە ڕیفراندەممان کرد ئەگەر بەهاتای و لە هەرێمی کوردستانیش ئێمە خاوەنی ئابووری خۆمان و بازاری سەربەخۆی خۆمان بووینایە و وڵاتەکەی خۆمان پڕی بووایە لە بەرهەمی خۆماڵی خۆمان بە دڵنیاییەوە ئەو وڵاتانە زەرەرەکەن کە سنوور بەسەر ئێمەداخن ئەسڵەن لە تورکیا ساڵانە ساڵی $12 ملیار لە هەرێمی کوردستان ئەبات بۆ خۆی لە ڕێگەی بازرگانی ئەو بەرهەمانی کە ئەینێرێت بۆ هەرێمی کوردستان ئێران $6 ملیار ساڵانە ئەبات بۆ خۆی ئەمە نزیکەی $20 ملیار لە بودجەی ساڵانەی هەرێمی کوردستان ئەچێ بۆ دوو دەوڵەت بەڕێزان ئەی باشە بودجەی هەرێمی کوردستان لە ساڵێکە خۆی چەندێکە تا $20 ملیار بڕوا بۆ ئەم دوو دەوڵەتە ئەمە هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە ئابووریەکی باشمانیە لە ڕاستیە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە تا ئێستا نەمانتوانێت ببین بە خاوەن بازارێکی سەربەخۆی خۆمان ببین بە خاوەن ئابووری سەربەخۆی خۆمان تو تەماشا بکە $20 ملیار چەندین کۆنتێنەر پارە ئاگات ئەنێرێت بۆ ئەم دوو دەوڵەتە هێشتا ئەوانیش وەتەنیاتمان بەسەر ئافرۆشنەوە ئەڵێن
ئەگەر ئێمە نەبین ئێوە جلوبەرگتان لە بەرانیان ڕاستی ئەمە قسێکی بەناوبانگی سەرۆکی تورکیا خۆ فعلا قسەکەشی تەواوە بۆ ئەمانە لە هەرێمی کوردستان ئەوە بە ئێمە ئەفرۆشنەوە لە کاتێکا زۆرترین پارەی ئەم وڵاتە بن بۆ خۆیان لەبەرەوەی ئێمە خاوەنی بەرهەمی خۆمانین لە ڕاست یا خاوەنە ئابووری خۆمانین بەڕێزان لە محازەرەکانی دواترا ئەمانە زیاتر باس ئەەکەین باس لە هەموو سیاسەت و ڕێکارەکانی ئابووری ئەەکەین و پاشان باز لە چی ئەەکەین at what price should the gold be sold ئایا لە چی نرخێکە پێویستە ئەو بەرهەمانە بفرۆشتێت بەڕێزان ئەمانە هەمووی سیاسەت و ڕێکاری ئابوورین لە دنیاە زۆر دەوڵەت هەیە لە ڕێگەی ئابوووریەکەیەوە توانیوێتی گەورەترین گەشەی ئابووری بۆ خۆی تۆمار بکات زۆر دەوڵەت هەیە لە دنیا توانیوێتی لە ڕێگەی ئابووریەکەیەوە زۆرترین هێز بەدەست بێنن زۆر دەوڵەت هەیە توانیوێتی لە ڕێگەی بەهێزی ئابووریەکەیەوە توانیوێتی چەندین دەوڵەتی دنیا بکاتە ژێر کۆنتڕۆلی خۆیەوە بەڕێزان من حەزەکەم لە کۆتایی ئەم محازەرەیە نەخشەی ئابووری جیهانتان پێپشان بم کە ئەمە ئەیبینن ئەمە تقریبا ئەمە ئەپدەیتێکە باز لە ئابووری دنیا کات یاخود باز لە توانای ئابووری جیهانەکات ئەو وڵاتانی کە خاوەن زۆرترین توانای ئابوورین تەماشا بکەن بەڕێزان یونایتد ستیت کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە ساڵانە ئیستیسماری 19.39 تریلیۆن دۆلارە کە ئەمە چیەکە لە 124.4 ئابووری و ئیستیسمار و بازاری هەموو زەوی پێکەینە بەڕێزان تۆ تەماشا بکە کاتێکگەڵی عێراق کاتێکگەڵی سووریا کاتێکگەڵی تورکیا کاتێکگەڵی ئێران کاتێکگەڵی یابان کاتێکگەڵی کۆریا لە تەنیشت شێوە ئەمریکا هەیەت ئەمە هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە هۆکارەکەی بۆ ئەم ڕێژە بەرزە و ئەم توانە بەرزەی ئابووریە بەڕێزان کە تەماشا بکە ساڵانە 19.39 تریلیۆن دۆلاری لە بازاڕەکانەوە دەسەکەوێت تەماشا بکە ڕێژەی لە 24.4 هەموو ئابووری سەرزەویە هەموو بازاری سەرزەویە لە ڕاستیە لە دوای ئەوە کوێی ترێت کە زۆر بەهێزە لە دوای ئەوە چای نادێت 12.24 تریلیۆن دۆلاری ساڵانە ئیستیسمارەکە لە بازاڕەکانە نزیکەی لە ساچەنە لە 15.4 هەموو سەرزەوی پێکەینە بەڕێزان ئەمە تا ساڵی 2018 لە ڕاستیە و تا ساڵی 2019 ببورن لە ڕاستیە بەڵام ئەم معادلاتانە بەدڵنیایە لە ساڵی 2020 ئاگۆڕێ لە کۆتایی 2019 و ئاگۆڕێ ئەمە سەرەتای ساڵی 2019 و کۆتایی ساڵی 2018 معادلاتانە بەرەزان تەماشا بکە لە 115 ئابووری جیهان بازاری جیهان بەدەستی کێوێ بەدەستی سینەوەی لە دوای ئەوە چیترێت لە دوایەوە یابانیت یابان چنێکە 14.87 تریلیۆن دۆلار ئیستیسمارەکە ساڵانە لە چییە؟ ساڵانە ئیستیسمار لە بازاڕەکانەکە کە لە 6.13 ئیستیسمار و بازاری عالم پێکەینێت و لە دوای ئەوە کوێت لە دوای ئەڵمانیایە کە ئەمیش لە 4 بازاڕەکانی دنیای بەدەسەوەی لە دوای ئەوە کوێت لە دوای ئەوە فەڕەنسایە لە دوایەوە بەریتانیایە لە دوایەوە ئیتاڵیایەت بەرەزان تەماشا بکە کەنەداش لێرەیە بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە رووسیا تقریبا نزیکی لە 2 ببورن ئیستیسماری عالەمەکات یعنی تۆ تەماشا بکە ئێستا رووسیا بووە واخۆی پیشانەیەکە بووە بە معادلەیەکی بەهێز لە ڕاستی هەرچەنە وڵاتێکی بەهێزە بووە بە بلۆکێکی گەورەی اقتصادی بەڵام هیچیان تواناکانیان لە ڕاستیان نابێ بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە هۆکارەکەی دیکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئێستا زۆرترین کاریگەری لەسەر ئابووری و بازاری جیهان هەیە لەسەر بارودۆخ و ئاڕاستی ئابووری نێودەوڵەتی هەیە لەسەر ئابووری ئەتوانین بڵین سەرزەوی هەیە بەڕێزان طبعا من پێم خۆشە لە کۆتایە محازەرەیە بەم شێوازە ئۆنلاینە هیوادارم وەک پێشەکێکی کورت وەک خۆناساندنێک باسمان لە تا ڕادەیە گرنگی زانستی ئابووری کردبێت جارێکتر ئێڵێمەوە هیوادارم هەر هەمومان بگەینەوە بۆ هۆڵەکانی خوێندن جارێکتر لە ناو کلاسەکانە بە یەک شاد بینەوە هەرچەنێ من بۆ خۆم پێشتر نەگەشتومەتە خزمەتی ئەوەی بەڕێز بەڵام پشت بەخوا ئیشەڵڵا ئەو قۆناغەشە بینین کە هەمومان لە ناو کلاسەکانە بە یەکەوە بین
من دڵنیام لەوەیە زۆر بەتان ئێستا حەز بکەن بەشداری بکەن حەز بکەن هەنێ کۆمنتان هەبێ دەربارەی ئابووری بەگشتی دەربارەی ئەم بارودۆخە ئابووری کە لە جیهانە هەیە و لە عێراقا هەیە و لە هەرێمی کوردستان هەیە بێگومان ئەمە بەسوود دەبێ بۆ هەر هەمومان چ بۆ من چ بۆ ئێوە چ بۆ هاوڕێ فێرخوازەکانتان من زۆر سوپاسی هەر هەمووتانەکەم ئیشەڵڵا تا محازەرەیەکی تر لە دوای ئەمە ئەگەر دڵنیام دووسێ محازەرە بەم شێوازە بەردەوامە بێت 4 محازەرە تا جەژنە بەردەوامە بێ بەڵامی تر نازانم لە دوای جەژنە خۆی گەورە بە کۆمانە ئەبا و ئاڕاستەی کۆمانەکات ئیشەڵڵا من هیوادارم بارودۆخەکە ئاسایی بێتەوە زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست زۆر سوپاس بۆ گوێگرتنی ئێوەی بەڕێز و خۆشەویست زۆر سوپاس بۆ چالاکبوونی ئێوە لەسەر خوێندنی ئۆنلاین من دڵنیام ئەبێ بە تەجروبەیەکی باش و سوودی باشی بۆ هەرهەمووتان ئەبێت ئینشاءالله زۆر سوپاستانەکەم لە کۆتاییە تا محازەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم